کۆمیسیۆنی عێراق ڕۆژی چوارشەمەی ڕابردوو بە نووسراوێک سەرۆکایەتی هەرێمی کوردستانی ئاگادار کردەوە کە ناتوانن لەو وادەی کە دیاری کراوە واتە لە 25 شوباتی ئەمساڵ هەڵبژاردن بەڕێوە ببەن. دواخستنی هەڵبژاردن دیارە بەدلی هەموو لایەنە سیاسیەکانە، هەمووان بە بێدەنگی خۆشحاڵ بوون، بەڵام چۆن؟ پارتی دیموکراتی کوردستان وەک گەورەترین حیزبی سیاسی لە هەرێمی کوردستان و خاوەنی زۆرترین کورسی پەرلەمان لە خولەکانی پێشوو یەکەم حیزب بوو پێداگیری لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردن دەکرد و بەردەوام جەختی لەسەر ئەنجامدانی دەکردەوە. بەڵام دوای ئاشکرابوونی ئەنجامی هەڵبژاردنەکانی پارێزگاکانی عێراق کە دەنگ و کورسیەکانی لە ئاست چاوەڕوانیەکانیدا نەبوو، چیتر بە دەنگی بەرز داوای هەڵبژاردن ناکات، ترسی هەیە هەمان شکست بەرۆکی بگرێت. هەروەها ئەو حیزبە ترسێکی دیکەی هەیە کە لە 21 ئەم مانگە دادگای فیدراڵی عێراق لە بەرژەوەندی یەکێتی بڕیار بدات هەرێمی کوردستان لە یەک بازنەوە بکاتە 4 بازنەی هەڵبژاردن و کورسی پێگاتەکانیش بەسەر پارێزگاکاندا دابەش بکات. ئەو کاتە ئەو حیزبە ئەو دەرفەتە زیێڕینە لە دەست دەدات کە بە دەنگی دەنگدەرانی دۆهۆک کورسی زیاتر بەدەست بهێنێت و کورسی پێکهاتەکانیش بۆ بەدەستهێنانی زۆرینەی پەرلەمانی لە کاتی پێویستدا بەکار بهێنێت. دۆخەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر نەگۆڕاوە. ئەو حیزبە پێشتر هەموو هەوڵێکی دەدا بۆ دواخستنی هەڵبژاردن، تەنانەت هەڕەشەی دەکرد ناهێڵێت سندوق لە سنووری پارێزگای سلێمانی دابنرێت. بەڵام هەڵبژاردننی ئەم دواییە کە یەکەم تاقیکردنەوەی جەماوەری بوو بۆ ئەو حیزبە لە دوای کۆنگرەی پێنجەمیەوە کەمێک لە هاوکێشەکەی گۆڕی. هەڵبژاردنەکە معنەوێتی ئەو حیزبەی بەرز کردەوە و ئەو ترسە زۆرەی لە ئەنجامدانی هەڵبژاردننی کوردستان هەیبوو تا ئاستێکی باش ڕەواندیەوە. هەرچەندە بە بۆچوونی هەندێک کەس ناکرێتە و هەڵبژاردنە بکرێتە پێوەەر بۆ هەڵبژاردننی کوردستان و ڕکابەریەکە لە یەکتر جیاوازن، بۆیە دەکرێت بگوترێت ئەنجام نەدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 25 شوبات بەپێی خواستی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە پێشتر پێداگیری لەسەر دواخستنی دەکرد. هەرچینەوەی نوێ ئەگەر سەیری لێدوانەکانی پێشتری سەرۆکی جوڵانەوەکە بکەیت وا دەردەکەوێت لە هەموو حیزبەکانی دیکە سوورترە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن و بەردەوام پارتی وێچێتی تۆمەتبار دەکرد کە دەترسن لە نەوەی نوێ، بۆیە ناوێرن هەڵبژاردن بکەن و هەموو بیانوێکی بەخۆدزینەوە لە هەڵبژاردن لێک دەدایەوە، کەچی ئێستا کە کۆمیسیۆن داوای دواخستنی کردووە بێدەنگی هەڵبژاردووە. نەوەی نوێ کە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بانگەشەی بردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووکی دەکرد، بەڵام بەبێ کورسی لێی دەرچوو، بۆیە پێدەچێت ئەو جوڵانەوەیە ترسی هەبێت مۆتەکەی ئەو شکستە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانیش بەرۆکی بەرنەدات. یەکگرتوو کۆمەڵی دادگەریش لە لێدوانە فەرمیەکانیاندا جەخت دەکەنەوە لەسەر پێویستی ئەنجامدانی هەڵبژاردن، بەڵام ئاماژەکان ئەوە دەڵێن دواخستنی هەڵبژاردن بۆ ئەوان کێشەیەکی ئەوتۆ نییە، چونکە بەرچاویان ڕوونە کە دەنگ و کورسیەکانیان دیاری کراون. گۆڕانیش بە هەمان شێوە ترسی لە ئەنجامدانی هەڵبژاردن هەیە. لە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەشداری هەڵبژاردننی نەکرد و تا ئێستا خۆی ڕێک نەخستووەتەوە و لە دووبارەبوونەوەی سیناریۆی سفر کورسی هەڵبژاردننی 2021 پەرلەمانی عێراق دەترسێت. حکوومەتی عێراقیش لایەنێکی خۆشحاڵە لە دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، حەز دەکات بۆ زۆرترین ماوە لەگەڵ هەرێمێکی بێ پەرلەمان و بێدام و دەستگای شەرعی ململانێ بکات، لەگەڵ حکوومەتێکی هەرێم کە شەرعیەتی لەژێر پرسیاردا بێت و لەو ماوەیەدا زۆرترین ئەجێندای خۆی لەسەری فەرز بکات. هەر بۆیە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە درەنگوەختدا و لە کۆتایی ساڵی ڕابردوو تەمویلی کۆمیسیۆنی کرد و پارەی بۆ تەرخان کرد کە دەیزانی لەو ماوەکەمەدا فریای ئەنجامدانی هەڵبژاردن ناکەوێت.